بەنای خۆی گەورە مێران بە خێراتی بەڕێستان دەکەین بۆ ئەم یادە پرشکۆی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا کە ئەمڕۆ وەکو ئەوقافی پێشتر لە شاری قەڵازی بە هەماهەنگی لە پێشتری کردی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هەموو ساڵ لەم یادەدا بەم باشەوک و ڕەونەقەیە بەم با بڵێن جەماوەریە ئێمە یادی دەکەینەوە و هەدەفی سەرەکیمان لەم یادەدا کە ئێمە کە هەموو لایەکیان بە هەموو لایەکمان بە تەبایی و بەڕێک و پێکی بە یەکریزی کە لە مزگەوتا کۆ دەبینەوە و باسی سونەتی پێغەمبەری خوا دەکەین باسی ئەم یادە پیرۆزە دەکەین هەدەفی سەرەکیمان ئەمەیە کە ئەم یادە لە باو باپی بێرانمان نابۆتە کەلتوورێکی ژیانی میلەتی کورد لێ نەبراوە لە میلەتی کورد بۆیە پێویستە ئێمە وەکو میلەتی کورد ئەم یادانە بەرز ڕابگرین و شکۆی داری بکەین زیاتر پابەندبوومان بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر پابەند بکەینەوە و بەڵێن بدەینەوە و میلەتی کوردیش بەڕاستی هەموو لایەکمان لەم یادەدا دوعا بکەین و زاد بکەین هەموو بەیەکەوە یەکگرتووی بین تەبابین یەکێتی ناو میلەتی کورد بپارێزین و هەموو لایەکمان خزمەتی ئەم میلەتە بکەین و هەموو لایەکمان کە ئەخلاق و ڕەوشی باو باپیرانمان کە ئەخلاقی کوردەواری ڕەسەنە وإنك لعلى خلق عظيم كان خلقه القرآن كأخلاق پیغمبر القرآن وأخلاق ملتي كورج بهما شيء وقرآن لم يعد دائما وبصيبون من زياتر دكينا وكأخلاق رسناتي كردواري وبصبكين بقرآن بيروس ولم يعد دائما دنجمان وقسمان دكينا لأن سياسي كان كلام كاتدا كإما ملتي كرد بقيداني كي أبوري السخد داتي دبره همو لاك من دسنا نودس همو أو قيدانانا ببرايتي ودبايو يكريزي تيبرينين وابكين خدمتي ملتي كرد بكين زور بخير نستساوانم. شو سباس. قسەی کۆتایی ڤار دەیکات.